خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لە ڕانەی دەواازەی ڕاپەڕینی لەگەڵ هاوکارەکانم هاتووین لێرە سبەی 51 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوێ ڕۆژێ تاریشی باڵی بەسەر تەواوی خاچی کوردستاندا کێشا بوو. لە هەموو ماڵێکی کورد هێز و ورە و ئیرادەیەکی گەورە هەبوو، بەڵام ناومێدیەکی گەورەی سیاسی و شۆڕژێڕی هەبوو. ئەو کاتەی سەرۆک مامجەلال لەگەڵ هاوڕێکانی بەردی بناغەی شۆڕشێکی دیکەیان دانا و ناویان لێنا شۆڕشی نوێ و شۆڕشی ڕەنزەران و بیر و بازوو، وەک ئەوەی کە بەرەبەیان بێ و خۆر لە هەموو چیاکانی کوردستانەوە تیشتی خۆی بدات لە دڵی پڕومێدی خەڵکی کوردستاندا، جارێکی دیکە وەک بڕکانێک وەک تۆفانێک خەڵکی کوردستان هەمویان لە چوارچێوەی ئەم ڕێبازە نیشتیمانی و کوردستانیەدا کۆبوونەوە و بە هەمویان وتیان ئیدی کوردستان و ئاڵای پیرۆزی کوردستان وەک بیلبیلەی چاومان دەپارێزین. یەکێتی ئامرازە بۆ ئەوەی کە هەموو خەڵکی کوردستان تایدا بە ئازادی و ئارامی تێیدا بەحەسێتەوە. بەڵێ هەرواشیان کرد، هەزاران گەنج، هەزاران خەڵک، هەزاران سەرکردە و فەرماندە و پێشمەرگە لەو ڕێبازەدا ڕۆحی خۆیان بەخشی و ڕووبارێک لە خوێنی شەهیدانیان دروست کرد. هەزاران کەس بەشێک لە جەستەیان بەخشی و ناویان لێندرا کە شەهیدانی زیندوو. هەزارانیشیان لە زیندانەکاندا بە ئەستەم و بە فەزلی خوا دەربازیان بوو. بەشێکی زۆریشیان هێندەماند و شەکەتن بە ناوی پێشمەرگەی دێرین و تێکۆشەرانی دێرین کە هەر حەزەکەی هەمیشە دەست بە سنگەوە بگری بۆیان. ئەوانە و ڕۆژانیان دروست کرد، بەڵام ڕۆژ بە ڕۆژ نەوەی شەهیدان، نەوەی زیندانیانی سیاسی و کەمەندامان و گەنجان و لاوان و خوێنکاران ئەم ڕێبازیان گەورەتر کرد و ئەم ماڵیان گەورەتر کرد. هەوراز و نشێوی زۆر هات، زۆر ویستیان ئەم حەزبە بگلێنن لە پێناو ئەوەی کوردایەتی بگلێت، بەڵام خەڵک تونتون دەستیان بە باڵایەوە گرت و قەندیل و مامەندە و ئاسۆس و ماکۆک بێکەوە بۆ پیرەمەگرون و بۆ سەفین و بۆ مەتین و بۆ هەموو کوردستان، بۆ قەڵای کەرکووک وتیان ئێمە یەکێتین، نیشتیمانین، کوردستانین. هەموو کوردستان یەکێتیان وەک بیلبیلەی چاویان دەپاراست. ئەگەر لە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی حکومڕانیدا نیگەرانی و بێزاری و دڵتەنجێکیش هەبوو بێ، بەڵام هیچ وەختێک ئەم حەزبە تێکۆشەرانی ئەم حەزبە لە بیری نەتەوەیی و نیشتیمانیدا نەیانهێشت کەس بکەوێتە پێشیانەوە، هەمیشە لە ڕیزی پێشەوە. ئێستاش ساڵانێکە سەرۆک بافڵ ڕابەرایەتی ئەم هێزە تێکۆشەرەی گرتۆتە سۆ لەگەڵ هاوڕێکانی و جەماوەری تێکۆشەر و هەمووانەی دەیانەوێ نیشتیمان و کوردستان سەربخەن بە جوانترین شێوە خەبات و بە جوانترین شێوە دەیانەوێت ئەم حەزبە ببێتە داینەمۆی خزمەتگوزاری، داینەمۆی چارەسەرکردنی برینە حکومڕانیەکانی ئەم هەرێمەش. ئەمڕۆ زۆر بەدڵخۆشیەوە لە دەواازەی ڕاپەڕین کە بەشێکی گەورەی خەبات و تێکۆشانی و حەزبەیە ئەم نیشتیمانەیە ئەم کوردستانەیە لە خزمەتیانی. هەمویان بۆ ئێمە میوانی سەرەکین، هەمویان بۆ ئێمە خۆشەویستن. بە سوپاسێکی زۆرە بۆ مەڵبەندی 24 ڕاپەڕین و ئاڤاڵە سەلان لێ پساوی ڕاگەاندن کە هاوڕێ و هەواڵێکی دێرینەوە بۆ هەمووتان. سەرچاومان هاتن نەمەوێت لەگەڵ ئێوە گفتوگویەکی یەکێتیانە بکەین ڕەخنە لە خۆگرتن، پێشنیاز لەگەڵ پێشمەرگەی دێرین کەمەندامی سەنگەر لەگەڵ زیندانی سیاسی گەنجان لاوان بە سوپاسێکی زۆرەوە. سوپاسانەکەم. من دوو مایکم هەیە، هەردووچی بالای ئێوە بێ، چیتان هەیە بابێکەوە لەم بەرنامەیە بیڵێ. سوپاسانەکەم. هەواڵە سەلان. سڵاوتان لێبێت، زۆر سپاس بۆ کورساتی خۆشەویست بۆ جناب مامۆستاژیان. سپاس. من سەرەتا بە دەرفەتی دەزانم با ناوی مەڵبەندی 24 ڕاپەڕینەوە
گەرمترین پیرۆزبایی لە کەسوکاری سەربەرزی شەهیدان هەموو کوردستان و بە تایبەتیش 5,000 شەهیدی ناوچەکەی خۆمان کە گیانبازیان نواند بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ میلەتەکەمان و پیرۆزبایی گەرم لە پێشمەرگە دێرینەکانمان ڕێخستنە دێرینەکان کە مەندانبووانی سەنگەر زیندانیانی سیاسی ژنانی تێکۆشەر کەسایەتی کۆمەڵایەتیەکان هەموو چین و توێژەکان گەنجان لاوان خوێنکاران پڕ بەدڵ پیرۆزبایان لێ دەکەین و پێیان ڕادەگەێنین کە کارنامەی داهاتووی مەڵباند کارنامەی هەموو ئەو چین و توێژە جیاوازانە دەبێ بە پێکەوە گرێدان بە پێکەوە کارکردن بۆ سەرخستنی پەیامی یەکێتی لەم خۆناغە نوێژدا. بێگومان ڕۆژی یەکی حزەیرانی بە تەنها هەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو مامۆستازانە کە زۆر بە جوانی باسی کرد. ڕۆژی هەڵگرساندنی شۆڕشێکی چەکداریش نییە بەتەنیا، ڕۆژی سەرهەڵدانی شۆڕشێکی معریفیشە لە دڵ و دەرونی تاکدا، ڕۆژی سەرهەڵدانی ئەو شۆڕشەیە کە ناومێدی بە ئومێد گۆڕیەوە، ڕۆژی ئەو ڕۆژە مەزنەیە کە تەسلیمبوون و خۆبەدەستەوەدانی ملەتێکی بەرەو هەستانەوە و بەرەو سەرخستن برد. بۆ یەکەمین جارە لە ژێر سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە فەزلی پێشمەرگەکان و تێکۆشەرانی یەکێتی شۆڕشێک یەک پشوو لە سەختترین خەباتی خوێناویدا سەر دەکەوێ و ڕاپەڕین بەرپا دەکا و حکوومەت و پەرلەمانی کوردستان دادەمەزرێنێ و دەبێتە سایە سێبەر بۆ خەڵکی کوردستان. بۆ ئەوەی بواری برادەرەکانی تریشمان بدەین قسە بکەن، من زۆر حەز ناکەم زۆر قسە بکەم، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنیا هەر مڵکی باشووری کوردستان نییە، هیچ بستەخاکێکی کوردستان نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی تێدا نەڕشت بێت. ڕەنگە پەیوەندی ئەم سنوورە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی پەیوەندیەکی ئۆرگانیکیە. باشترین بەڵگەشمان خوێنی شەهیدەکانمانە، 5,000 شەهید هەر ژمارەیەک نین، هەر بستەخاکێکی ئەم ناوچەیە، هەر ماڵێکی ئەم ناوچەیە، ئەم دەڤەرە ڕەنگینە وێنا و ڕنگدانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی یەکێتیە. بەڵێ دەرفەت دەدەمە برادەرەکانی ئێستا بڵێم گەنجێک قسەی کرد تۆ لە ریزی گەنجەکە حساب بکەین حتا یەکێتی بین هەر گەنجی هەر گەنج دەست خۆش هەرژی فەرموو. پێشەکەی دەمەوێت خۆتان پێم ناسێم. ئەمە ناوم خدر محەممەدەمی عوسمانە، ناسرام بە دکتۆر خدر، پێشمەرگەی 76 بچووکترین پێشمەرگای شۆڕشی نوێ بووم. کە بووە پێشمەرگە تەمەن چەند بوو؟ من تەمەنم 12 ساڵ بوو، خەریک بوو تەواویشینەکەم 12 ساڵ دوای کەوتمە سەر 12 ساڵ. لەو ڕۆژەدا بە بۆنەی 51 ساڵ لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو شتێک نییە سەری ڕێز و نوازیز بۆ شەیدانی ڕێگای ڕزگاری بۆ هاوڕێت تێکۆشەرەکانمان بۆ هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی کە گیانی خۆیان بەخت کرد، خەباتیان کرد، چرای تاریکیان کردە ڕووناک لەو ڕۆژەدا کە داگیرکەران بە ئەولای چوارگۆشەی نییە دانەویست میلەتی کورد لە بین بەرن بە زمان و بە کەلەچەر و بە خاک و بە نیشتیمانەکەیەوە. بەڵام ڕاپەڕین و دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ڕۆژەدا ئەو ئاواتانەی هەمووی تێکشکاندن یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەر هەڵدانە دانیە کە هیچی وایەتێک نەمابوو لەو کاتەدا. کورد میلەتێکی زۆر قارەمانە، تەنیا چەخماغە شۆڕشی نوێ لێدەرانە، بەڵام بەدایان تێکۆشەر لەو کاتەدا گەشتە شاخەکان بە پیر و بە گەنج و بە خوێندەوار و بە نەخوێندەوار و مەفرۆزیشە کەس ناوچە گونداویەکان. دکتۆر خۆت نەهامەتی زۆر بینیوە لە چوارچەوە بەڵێ خەبات و تێکۆشانە، مەسەلەن هیوا ئاواتێک تێ بۆ یەکێتی کێچێتی بۆ کورد و کوردستانی بکات. هیواتی ئێمە سەرکەوتنی گەلی کووردە، هیواتی ئێمە برایەتی و ئاشتەواییە، هیواتی ئێمە وەکو دەڵێ بەئێکەوە بژین بتوانین دەوڵەتێک دروستکەین. خوێنی ئەو هەموو شەهیدە قارەمانە بە فیڕۆ نەدەین، خوێنی ئەو هەموو خەڵکە ماندووە، خوێنی ئەو هەموو ئەمفال و ئەوانەی کە لە دەستمان ڕۆی ئەو هەموو کیمیا لێدان و ئیبادەکردنە ئەوانە لە دەست نەدەین. ئێمە کەممان نەکردووە،
یەکێتی نیشتیمانی کوردستان هەوراز و بڵندی زۆری دیوە بەدەیان جار ئێمە لە 1000 کەسەوە هاتوینەوە سەرویس توەشت پێشمەرگە بەڵام ئەو سەرکردەیە کە بەڕێز مامجەلال بووە لەگەڵماندا بووە بە برسایەتی بەتینوایەتی هەموو ئێش و ئازارەکانی لەگەڵ ئێمە کێشتووە نەکەوتوین وەک فریس وشک بووین بەڵام هەر وەختی ئاومان لێ دەرابێنە گەلمان بە پشتەوە بووە هەستاوینەوە نەمردوین ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نامرێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم لە گەشەکردندا دەبێت ئەوڕۆ باشترین هیوایەتی ئێماوەیە نییە لەو پیر و تێکۆشەرا ماندوو بووانە لەگەڵ ئەو گەنجانەی ئێستا ڕایبێنی یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی زۆر کردووە بەڵام نێ مێژووی زۆر خراپە بەڕاستی مێژوویەکی زۆر خراپی هەیە کۆی نەکردوتەوە دەنا کارەسا زۆر جوانی هەیە مێژوێکی جوانی هەیە بەڵام نییە خراپە لە تۆمارکردنی ئەوەی تۆ هیچ شتێکی تۆمار نەکردووە بەڕاستی هیچ شتێکی نییە تا ئێستا دەستخۆش دکتۆر کا عوسمان مایکت نزیکە کا عوسمان من سەرەتا ناوم عوسمان محەممەد من عوسمانە ناسراوم بە عوسمان بچکۆل سەرپەرشتیاری پێشمەرگەکانی 76 دەکەم ئێستا لە سەرەتادا سەری نەوازش بۆ کەسوکاری شەهیدان زیندانیانی سیاسی و پێشمەرگە کەمەندامەکان و تەواوی ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە ژیان داماون بەڵان نەخۆشن و لەسەر جێگا کەوتو نەسەری ڕیز و نوازشیان بۆ دادەنوێنم و سەری ڕیز بۆ ئەو دایک و خوشکانە دادەنوێنم کە لە ڕۆژانی سەخت لە شەو نیوە شەوە هەڵدەستانەوە لە نیوە شەودا نانیان بۆ ئێمە عازر دەکرد شایان دەداینێ نانیان دەداینێ ینی شۆڕشێکی دەستە جەمعی بوو شۆڕش نییە کە ئێمە ڕاستە پێشمەرگە بووین و کۆمەڵە خەڵکێکی خۆنەویست بووینە بەڵام خەڵکە کەشمان ئەو دایک و خوشکانەش خەڵکێکی خۆنەویست بوون بەڕاستی لەو سەردەمدا یعنی زۆر ئەستەم بوو نیە ئەتوو بتوانی نییە لە من زۆر جاروا دەڵێم با شێ ئازایە با سەعات 12 شەوێ بەولاوە بە خێزانەکەی خۆی بڵێنانم بۆ عازر کە بزانە بۆی عازر دەکا بۆی عازر ناکە مایکەکە نزیکە بەڵێ سەعات دوی شەو نییە ئێمە دەشووی نییە لە هەر دەرگایەکمان دەدانە زۆر بە ڕیزەوە نانیان بۆ عازر دەکردین شایان بۆ عازر دەکردین ژیلیان بۆ دەشدین دووبارە ئەمجا هاوڕێکانە زۆر شەهید بوونەوانی 76 بەڵێ من ئێستا دێنە سەر باسی ئەوانەش نییە بەڵام با سەرەتا باسی یەشێتی نیشتیمانی کوردستان بکەین یەشێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی دروست بوونی هەر تەعەدا نەبوو نییە بەرامبەر بە حکوومەتی عێراق تەعەدا بوو بەرامبەر بە پلانێکی گەورەی نێودەوڵەتی کە ئەو دەما لە کورد بەرامبەر بە کورد نییە جێبەجێکرا بە جەزائیر و بە ئێران و بە عێراقیشەوە وە تەعەدا بوو بەرامبەر بە هەمویان بەڕاستی و ئەو سەرکردانەی کە ئەو سەردەم هاتن یەشێتی نیشتیمانی کوردستانیان دامەزران بەڕاستی سەرکردایەتێکی لێ هاتوو بوو سەرکردایەتێکی مەعەلیم بوو خۆ پێشتری سەرکردایەتی هەبوو نیە هەر وەکو زۆر جارە من قسەکەی دکتۆر مەحموود عوسمان دەژێرمەوە دەڵێ ئێمە هەموو شتێکمان تەواو بوو بەڵام سەرکردەمان نەبوونیەکە ئاش بەتاڵ بە شۆڕژنەکە بە فیعلی وابوو بەڵێ اینجا مەوزوعی شەهیدەکانمان یعنی کە من بە شانازیەوە دەڵێم پێم وابی یەشێتی نیشتیمانی کوردستان لە پێش هەموو حیزبەکانەوە هاتۆتە مەیدان ئەوەش بەوە دەسەلمێنین کە 383 شەهیدی پێشمەرگەی 76مان هەیە 383 شەهیدی پێشمەرگەی 76مان هەیە و نزیکە ئەوە نزیکە دکتۆر لێ نزیکە بەڵێ و تقریبەن ئەوانی کە زیندوو مابوون بەڵام بەداخەوەی ئێستا دەوری 16 کەسێکمان ئەمری خۆیان کردووە ئەوانی 77 کەس بوون هەکە پێشمەرگەی ساڵی 1976 بوون ئەوە بەڵگەیەکی زیندووەکە پێشمەرگە و سەرکردەکانی بەیەکەوە بوون لە شاخ چی یادگاریەکت بیر دێ لەگەڵ سەرۆک مامجەلال وەڵڵا هەموو ژیانی جەنابی مامجەلال یادگاریە یعنی ئەگەر تەماشای هەر سەرکردەیەک بکەی لە بە دووری هەزاران کیلۆمەتر ئەگەر سەرکردایەتی شۆڕشیشی کردبێ بە دووری هەزاران کیلۆمەتر دوور بووە لە شەڕ بەڵام جەنابی مامجەلال بە 100 مەتر ئەو برادرانەی شوێنێکەوە ئێستا لە پشتەوەم کاک فەقی عەلی و کاک عەمە مەولود لە پشتەوەم دانیشتوونە دەزانن لە شەڕی شوێنێدا جەنابی مامجەلال لەگەڵ ئێمە لە سەنگەرا بوونیە 200 مەتر 300 مەتر لە دوژمنەوە دوور بەڵێ یعنی ئەو مامجەلال سەرکردەیەکی مەیدانی بوو سەرکردایەتیەک نەبوو
هەر بۆ جیفان و لە دووری هزاران کیلۆمەتر دەست بدات دەست خۆش ئەگەر قسەی ترە بوو دێمە وڵات بالێرەش گەنج فەرموو هەستە سەرپێی مەمنونم یاڵە کاک بورهان سڵاو لەبێ کاکزانە سڵاو لە جەنابتان زۆر سپاس بۆ ئەم زۆر دڵخۆشم پێشمەرگەیەکی هەفتا شەش گەنجێ قسە دەکاوە بێگومان جێگای شانازیە کە هەمومان لێرە کۆبووینێتەوە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەمووی لێرە کۆکردینێتەوە ڕۆژی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزە لە تەواوی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەروی هەمووشیانەوە ڕۆحی بەرزەفڕی جەنابی مامجەلال و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شەهیدەکانمان دەست لەسەر دڵ بۆ کە سوکاری سەربەرزی شەهیدان یەکێتی نیشتیمانی کوردستان وەک خۆت گوتت لە ڕۆژێکدا لەدایک بوو کە باڵی بێئومێدی باڵی کێشا بوو بەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستاندا کە ئەوێ ڕۆژێ ڕژێمی فاشستی بەعەز دەیگوت ئەگەر دارخورما لە قەندیل بڕوێ پێشمەرگە ناچێتەوە شاخ هاوکات پیرۆزبایی شۆڕشی نوێی گەلەکەمان 50 ساڵەی شۆڕشی نوێی گەلەکەمان لە پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شەهیدان پیرۆز دەکەم دیارە ئەم ڕۆژە مێژوویە ڕۆژێکە لە دێروکی مێژووی گەلی کووردا کە بەڕاستی حەقا نەوە دوایینەوە ئێمە ئەم ڕۆژە بەرز ڕابگرین چونکە جنابی مامجەلال و هەواڵەکانی کە یەکێتیان دامەزران بە کۆمەڵانی خەڵکی کوردستانیان گوت کە کورد هەمیشە زیندووە و وەسازش ناکات لەسەر مافەکانی چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک دروشمی هەیە کە ئەویش مافی چارەی خۆنووسین و مافی مرۆڤ ووە کۆمەڵێک لەو دروشمانەی کاڵگرتووە ئەویش دەلالت لەوە دەکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گەلێک تێدەکۆشێکە دوجار وەک خۆت گوتت حکوومەتی هەرێمی کوردستان لە بوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دامەزراوە بێگومان یەکێتی حیزبێکە وەک جەنابی مامجەلال دەیگوت ئێمە هەڵقڵاوی ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانین جێگای دڵخۆشی و پێزانینە کە چەند ڕۆژێکە یان چەند دەمێکە کاقوبات سەری نەبڕیوە لە دەڤەری ڕاپەڕین کە بەردەوام هاتوو بۆم دەڤەرە ئەمەش بەرمەبنای ئەوەیە کە لە کاتی ئینتیخاباتە زۆر جار گوتوویەتی کە ئێمە خۆمان بە قەرزداری خەڵکی دەڤەری ڕاپەڕین دەزانین کە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە هاتووە لێرە کارێک بکە یان شتێک بنیاد بنێ بۆ ئەوەی گەنجانمان بکەونە سەرکاری خۆیان یان کار بدۆزنەوە کە ئەمەش بەرمەبنای ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی با خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان دەزانێت بەڵێ دەست خۆش کاک بورهان با خاتونی قسە بکە کاک عوسمان زۆر باسی ئێوەی کرد فەرموو سەرتا دەستخۆشی لە کەناڵی کوردستان دەکەم کە ئێوەی بەڕێز هەمیشە پێشەنگ بوونا لە زیندوو هێشتنەوەی یادە مەزنەکان دیارە یادی یەکێتی نیشتیمانی کوردستان یادێکی پڕشکۆ و مەزنە لە مێژووی گەلی کورد و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان پڕە لە سەروەریەکان بۆیە لەم ڕۆژە پیرۆزەدا سەری ڕێز و ناوازش ئەنوێنین بۆ سەرجەم شەهیدانی گەلی کوردستان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەری ڕێز ئەنوێنین بۆ گڵکۆی پیرۆزی مامی ڕابەرمان کە کاریزمایەتی سەرۆک مامجەلال و دامەزرێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو پێشمەرگەی قارمانەکان و ئەو شۆڕە ژنانەی کە شان بەشانی هاوسەرەکانیان بەردەوام بوون لە خەبات و من وەکو کتە شەهیدێک کە دەبێت باس لەوە بکەم گەورەی و ڕۆڵی ژنانی کورد کە شانبەشانی هاوسەرەکانیان هەم خزمەتی برا پێشمەرگەکانیان کردووە و هەمیش بوونەتە قەڵغانێک بۆی کە بتوان لە دوای شەیدبوونی هاوسەرەکانیان ڕۆڵەکانیان بە سەربەرزانە گەورە بکەن و پێ بگێرن و بتوان جێژە بە ڕێبازی باوکیان بدەن و خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بن و دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارتێکی سیاسی کاریگەر لە ساعی لە کای سیاسی هەرێمی کوردستان وەکو هەموو ئەو دروشم و سیمبولانێک یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە هەڵی گرتووە کە ئاشتی و دیموکراسی و مافی چارەی خۆنووسینە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە توانیوەتی پارسەنگ ڕابگرێ بۆ لاسەنگی لایەنە سیاسەکانی تر وە ئەو حیزبە ئەو پارتە سیاسیە گرنگە بووە کە هەمیشە هیوا و ئومێد بە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان کە وەک بەڕێز ئاماژەت پێدا کە خۆشبەختان لە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی ژنان و کچان و لاوان و خوێندکاران و
ینی هەموو توێژەکان کەواتە ئەو پارتە سیاسەیە کە ڕنگدانەوەی کۆمەڵگەی کوردیە لەو قۆناغا زەروریەتەی کە بێئومێدی بەسەر کوردستاندا باڵی کێشا بوو توانی ئەو هیوا و ئومێدە بگەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان و درێژە بە ڕێبازی سەرۆک مامزرال ئەدەین خۆشببختانە پامێکت هەیە بۆ ژنان بۆ گەنجان و لاوانە خۆشببختانە ئەوەی کە جێگەی ئومێدە بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان ئەوەیە کە کاریزماتیک و ڕۆڵی کاریگەری سەرۆک باڵ جلال تاڵەبانی لە دوای سەرۆک مامزرال جێژە پێدەری هەمان ڕێبازە و لەگەڵ جنابی کاخوباد و تەواوی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان توانی ویانە وەکو قەلغانێک بن بۆ کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەمەش هیوایەکە بۆ وارسی سەربەرزی شەیدان بۆ بەدی هاتنی ئەو هیوا و ئامانجانەیەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرای دروست بوونیەوە بۆی تێکۆشاوە بەڵێ دەست خۆش خاتونی شتر لێرە عفو فەرموو مایکە بگەێنە فەرموو سەرەتا دەستخۆشیتان لێ ئەەکەم کاکەزانە کە هەمیشە دڵسۆزی بەڕاستی لەم دەبەرەیە و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم بە خێراتنی کەناڵە جوانەکە ئەەکەم کورسات من وەکو خۆم وەکو هێزی گەنجان سەرۆکی گروپی هێزی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین زۆر سپاس من ئەم ساڵ حەزەکەم بە شێوازێکی تر ئەم یادە بکەینەوە بەڕاستی بە شێوازێکی نوێ و جیاوازتر لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی نوێی هەیە و گۆڕانکاریەکی نوێی هەیە لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنم بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە دێرینەکان کەم ئەندامانی سەنگەر و سڵاوێکی نوێش بۆ ئەو گەنجان و لاوانەی کە لە پرۆگرام و بەرنامەی یەکێتی نوێدا بەشدارن ئەوە جێگەی دڵخۆشیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بیری لەوە کردوتەوە کە ژنان گەنجان پشتگوێ ناخات و توانیویەتی لە بەرنامەی داهاتوودا و لە گۆڕانکاریەکانی داهاتوودا پێگەی گەنجان و ژنان بە شێوازێکی تر دیاری بکات بۆیە ئەمە بەڕاستی من ئەم ساڵ بە ساڵێکی گۆڕانکاری ئەبینم بە ساڵێکی نوێی ئەبینم و تەمەنا ئەەکەم ئەو متمانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە گەنجان و لاوان ئەبەخشێت گەنجان و لاوانیشمان و ژنانیش بە هەمان شێوە بتوانن ببنە جێگەی ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان و جێگەی ئومێدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەمیشە سەربەرزین بەو خەبات و ڕابردووی کە باب و باپیرانی ئێمە کردویانە لە ڕووی نەچەواتیەوە سەروەریەکێتی زۆر بەدڵە سەروەری یەکێتی لەوەدا گشتگیرە سەروەری یەکێتی هەر ئەوە نییە بڵم تەنها خەباتی کردووە لە پێناو حیزبێک خەباتی کردووە لە پێناو هەموو گەلوونەتەوەیەک خەباتی کردووە لە پێناو هەموو ڕزگارکردنی گەلی کوردستان بۆیە ئەوە بۆ ئێمە سەربەرزیە بەڕاستی جێگەی شانازیە هەروەکو جەنابی مامجەلال ئەفەرموێ چەک و قەڵەم بۆ یەکێتی ئێمە لە ڕابردوودا خەباتمان کرد بە چەک و جێگەی شانازی ئێمە ئەوانی خەباتیان کرد بە چەک بەڵام ئێستا سەردەمی قەڵەمە سەردەمی نوێگەریە بۆیە ئەوە جێگەی ئومێدە بەڕاستی ئەو ئومێدەش تەنها لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەبینم کە بتوانین گەنجان لاوان ژنان و ئەوانەی کە لە ڕابردووشدا خەباتیان کردو بەیەکەوە ئەمجارە شان بەشان و گروتینێکی باشتر و بەهێزتر ئەویش بە سەرۆکایەتی کاک باڤڵ کە ئێستا وەکو گەنجێک سەرۆکێکی نوێ و سەرۆکێکی ئازا بەڕاستی جێگەی شانازیە و جەنابی کاکوبانی سەرۆک بافڵت بەدڵە زۆر ئێمە با من نەڵێ وەکو گەنجان و لاوان زۆر بەدڵمانە چونکە ئێمە لە ناو گەنجان و لاوان بەڕاستی ئەبینین ئەو گەنجان و لاوانێک کە بە گڕوتینەوە دێن بەشی زۆری لەبەر سەرۆکە بەڕاستی زۆر باشە دەست خۆش مای کە بالایەکە چتر بێ کاکە فەرموو مامۆسا ئێوارەتان باش سوپاس بۆ ئەم دەرفەتە مامۆسا دەستەکانت خۆش بێ سڵاو لە کەناڵی دایک کورسات نیوز کە هەمیشە لە بۆنە تایبەتەکان تایبەت بە یادی ڕاپەڕین و یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەواازەی ڕاپەڕینی کردووە بە ڕێنیشاندەر بۆ سەرجەم قۆناغەکان لە ڕابردوودا
ئوستاس وێڕای پیرۆزبایم بۆ یادی 51 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم هاوڕێ و هەڤاڵانمان لە سەرجەم ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی حەز دەکەم جیاواز لە هەڤاڵانی ترم تیش بخەمە سەر دوو کردداری سەرۆکێکی گەنجی کاریگەری بەتوانە کە لە ماوەی ڕابردوودا بووە بە ترێندێک لە ناو سوۆسیال میدیا وە گەنج کردوێتی بەڕابەرێکی گرنگ بۆ خۆی تاوەکو سەیری بکات و لەوەوە فێری جوڵەی سیاسی ببێت لە ساحەی سیاسیدا بەڕاستی ئەویش جوڵەکانی سەرۆک باڤڵە یەکەمیان ئەو هەموو گرنگی پێدانەی بۆ دووبارە نوێکردنەوەی کۆمەڵی خوێنکارانی کوردستان کە بەڕاستی یەکێک بوو لە هەنگاوە هەرە گرنگەکان چونکە فەراغ یان ئەو گاپەی کە کۆمەڵی خوێنکاران لە ناو ناوەندەکانی خوێندندا دروستی کردبوو بوو بە هۆکاری دروستبوونی مەلەل بۆ ئەو خوێنکارانی کە دەیانهوێت لە ناو سیاستدا لە ناو کایی سیاستدا ڕۆڵ بجێڕن بەڵام نەیان دەزانی لە چ دەواازەیەکەوە داخلی سیاست ببن. کۆمەڵی خوێنکارانی کوردستان بە فۆرمەلەیەکی نوێ بە دیزینێکی نوێ هاتەوە خزمەت خوێنکاران و ئێستا بە سوپاسەوە جێگەی متمانەی زۆربەی خوێنکارانین لە هەرێمی کوردستاندا. کردداری دووەم ستۆپی بە لایەنێکی سیاسی بەهێزی کوردستان کردووە کە خۆی بە خاوەنی 1 ملیۆن دەنگ دەزانێت باشە کە ئەمە لە دوای کۆچی دوایی مامجەلالەوە یەکەم مووقیفی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە خوێنکاران و لاوان بە ئاواتەوەن کە بیبینن بەڕاستی چونکە ئەو تاگرمەتکردن نەک لە پێناومان ئەو تاگڕەویە سیاسی کە هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا کایی پێدەکرد سیاسەتی پێدەکرد چەسانەوەی دەڤەرێک لە پێناو بژانەوەی دەڤەرێکی دیکە بەڕاستی سیاسەتێکی ناهاوسنگ بوو و پێویست بوو ئەو سیاسەتە بە شێوازێکی حەکیمانە و هاوشێوەی ئەوەی کە دەڵێن باوک کوڕ بە شوێنپەی باوکدا کاک باڤڵیش هاوشێوەی مامجەلال بە شوێنپەی ئەودا ڕێی کرد و بێگومان ئەو مووقیفە سیاسی کە ساڵانێک بوو پێویست بوو ڕاست بکرێتەوە ڕاستکرایەوە لە پێناو پاراستنی هاوسەنگی هێز و جیانەکردنەوەی سنوورەکان لە یەکتر و خزمەتکردن و گاندنی خزمەتگوزاری بە سەرجەم دەڤەرەکان بە یەکسانی. ئومێد دەکەین لەو مووقیفە سیاسیانە بەردەوامی هەبێت لەبەر ئەوەی سەرجەمیان دەکەوێتە قالبی خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەوەی کە گرنگە بیڵین ئێستا وەکو کۆتا قسەم چکە دەزانم کاتم کەمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە گۆڕانکاری لە ناو ئۆرگانەکانی حزبەکەیدا بە ڕێژەیەکی بەرچاو گرنگی داوە بە گەنج بەلاو لە تەمەنە جیاوازەکاندا. یەکەم جارە دەیبینین مەسەلەن لێپرسراوی کۆمیتەیەکی ڕێخستن گەنجێکی تەمەن 26 ساڵ 27 ساڵ بەڕێوەی پیاەکانیشتیانەوانە بوونە پێشمەرگا دەڵێ 12 ساڵ بێگومان گەنج بوونە گەنج بێگومان یەکێتی وەکو کۆتا قسەم بەرەو نوێبوونەوە دەڕوە. ئومێد دەکەین فۆکەسی زیاتر ئامانجی زیاتر خزمەتکردنی زیاتر بە ئاراستەی بەشداری پێکردنی لاوان و خوێنکاران بێت لە کای سیاسیدا چونکە لە کۆتاییدا مامجەلال لە یەکێک لە وتارە دێرینەکانی دەڵێ سەرڕمی هەموو پێشکەوتنەکان لاوان و خوێنکارانن. ئومێد دەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵاکەی هەر شەکاوە بێت بەرز و پیرۆز بە یادی 51 ساڵە خوێنکارانەوە بۆ لاوان باشە فەرموو کۆژن محەممەد من لە پشای سنتەیڕانی ڕێکخراوی ئازادی لاوانی بۆ لای مافەقی علیوان دەڵێ سەرەتا دەمەوێت گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم گەنجان و لاوان و خوێنکاران و سەرجەم پێشمەرگە قارەمانەکان بکەم بە بۆنەی یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ماڵ سەزاناگە بگەڕێنەوە بۆ 51 ساڵ بەر لە ئەمڕۆ دەبینین جەنابی مامجەلال و دەستەی دامەزرێنانی یەکێتی گەنجن بە تەمەنی گەنجیدایان و ئەمڕۆژ کە یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتیەکەینەوە دەبینین یەکێتی لە دەستی گەنجێکدایە کە سەرۆک باڤڵە. بێگومان هەمیشە یەکێتی گرنگی بە گەنجان داوە و گەنجانی کردوتە سەرڕەمی پێشکەوتنی خۆی کوردستانیش. دەبینین لە ماوەکانی پێشوو چەند هەفتەیەک پێشێستا
101 خوێنکار بە دقیقی گەرغەڵەت نەبم لە پەیمانگای کادران یەکێتی دەردەچن و لە دوای ئەوەشدا بەڵێ لە مەڵبەند دیراساتی کشتین لە پەیمانگای پەرپێدانی کادیران و پەروەردەکردن و پەرپێدانی کادران دەردەچن لە دوای ئەوەشدا ڕاستەوخۆ لە نێو ناوەندەکان ئۆرگانەکان یەکیدا شوێنیان دەکرێتەوە پێگیان پێ دەدرێت دەبینین لە کفری گەنجێکی تەمەن 25-26 ساڵ دەبێتە مەسول کۆمیتە لە بەشەکانی مەڵبەند لێ پرسا بەشەکان هەموو ئەوە هیوایەکی دروست کردو بۆ ئەوە هیوایەکی بێگومان هیوایەکی دروست کردووە بۆ گەنجان لاوان کە یەکێتین بەردەوام لە خزمەتی گەنج و لاواندایە دەبینین ئەو حیزبەی کە لە خەمی کۆچی گەنجاندا یەکێتیە بۆمە جەنابی کاقوبات دێت بۆ ئێرە لە بەهاوبەشە لەگەڵ کنسڵی بەرتانیا ڕێکخراکدا دەمەزرێنێت بۆ پشتیکردنی دارایی و دەستکەوتنی هەلی کار بۆ گەنجان لە دەڤەری ڕاپەڕێن و هەروەها سەپۆرتی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دەکات بۆ پرۆژەی کیفۆگرانت ڕابگەێنێت کە پاڵپشتی دارایی بۆ پرۆژەی گەنجان دەکات لە ئێستادا کە بەردەستە و ئەمڕۆ کۆتاڕۆژ پێشکەشکردنی پرۆژەکانی بوو ئێمە بەرگەنجان و لاوان دەڵێ بەچوو مێدێکەوە لە ناوێچێتی سیاست بکە نەکەرەوانەی کە ئێستا یەکێتین ئەوانەی کە ئێستا هیچ ئینتیمایکی سیاسیان نیە بێگومان یەکێتی هەمیشە دەرگای وڵا کردووە بۆ گەنجان و لاوان بە لە هەموو چنی توێژەکان بەگشتی وە گەنجان و لاوان بەتایبەت هەمیشە دەرگای وڵا کردووە لە چەند هەڵبژارنەکانی ڕابردوو کە پێش هەڵبژارنی 2024 دەمان بینی پەیدا گەنجان پشتیان لە یەکێتی دەکرد بەڵام دوای ئەوەی کە یەکێتی بە سەرۆکاتی کاک بافڵ و بە پاپشتی جەنابی کاقوبات دێن دەرگا بۆ گەنجان دەکەنەوە گەنجان دەرگا بەرەوڕووی گەنجاندا دەکەنەوە دەبینین لە هەڵبژارنی 2024 و هەڵبژارنی ڕابردوش یەکێتی بەهێزی گەنجان زۆرترین کورسی بەدەستدێنێت کۆژین مایکل لەکوێ فەرموو ئەگەر سەر پێ فەرموو بە بۆنەی یەکی شەشی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان سەری نوازش لە بۆ هەموو شەیدانی کوردستاندا دەنوێنم تابەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو شەیدانە کە لە پێناو ئەو خاک و نیشتیمانە شەید بوون بە ڕۆژێکی زۆر گرنگیشی دەزانم کە گەنجەکان زۆر خۆشحاڵم بە گەنجەکان زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بەرێرە کاکە تاڕێک باقسەکانی لێرە بکە بەڵێ بەڕێزت مایکل نزیک کاک محەممەد ئەو کامێرەی ئەو مەدالیانە چین ئی سەرۆک هەفتاش هەردووچانی یەکانی سەرۆک مامزەلا نه ئەوەی سەرۆک مامزەلالەوە یەکێتی نیشتیمان هەردووچیان ئی سەرۆک مامزەلا زانی خاوەنی هەشت مەدالیانم هەشت مەدالیا لە 76 پێشمەرگە تەمەنت چەند بوو کە بووە پێشمەرگە بوومە پێشمەرگە تەمەنم تقریبا لەوانەیە 20 ساڵ بووم 22 ساڵی وەڵا تەمەن درێژ بێت نەهامەتی زۆر دیوە نەدامەتی بەڵام بۆ تاریخ بۆ نەهامەتی زۆر دیوە بڵێ هاوڕێکان زۆر شەهید بوون بریندار بوون بڵێ لەگەڵ مانفەقی عەلی و لەگەڵ کاک عوسمان لەگەڵ کاک محەممەد و دکتۆر و هەموو مەسەرەن شتەکەمان تایبەت بوو من لە ڕێخستنی زوو خەڵ شوێنێ بڵێ شەید عەبدوڕەحیم ئیسەنگە سەری ئەم گوتی عید بێک دووز دەکەم دەگەڵم دەبی گوتم بڵێ نەمزان چیشە دوو پێشمەرگەی ناردن لە 76 تقریبا 76 بوو شتێکی وا بوو نردنی گوتبووی بە محەممەد مەولود چ پێشمەرگەیەکی وە خۆی شک دەبا بڕوا بوو قەندید بۆ ئەوەی شەخشەرەوە بەڵێ لە شاخ سەرۆک مامزەلال بینیوە لە نزیکەوە بەڵێ ئیشیشم کردووە کە نامەی نردووە مەسەرم بۆ ئەو دیوی نامە بردووە ئەمیندار بوو دوای ئەوە لە زۆر وڵاتان کە دەبینی ژەنەڕاڵەکانیان ئاڵاو کە خانەنشین دەبن ئاڵاو کۆمەڵێک مەدالیان پێوەیە ئەوانە ژەنەڕاڵی ئێمن ئەوە کاک محەممەد مەولود نمونەی یەکێکە لەو پێشمەرگە دێرینانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان پێشمەرگەی زۆر دێرین هەیە ئێستا ئاوا دەیبینن ڕەنگە جەستەیەکی زۆر هیلاک و ماندووی هەبێت دایان نەهامەت هەبێ هەر بە ڕەحمی خوا دەربازی بوو بێ بەڵام ئەوانە جێگەی فەخر و شانازی ئێمن بۆ مانایانە کە ئەوان لەسەر پلە و پۆست و کورسێک دانانیشن بەڵام لە ناو دڵی هەموو یەکێتیەک هەموو نیشتیمانیەک هەموو کوردستانێکدا هەمیشە
بە شانازی دەمێنەوە کاک محەممەد و هەموو نمونەی هەموو کاک محەممەدەکان چکە ئەم مەدالیا نا لەبەرەوە وەریگرتووەکە خزمی کەسێکە نە لەبەرەوە وەریگرتووەکە بۆ نمونە واستەی هەبووە کە زۆر جار دەوترێ ئەمە بەرهەمی قوربانیدانی خۆیەتی بەشێک لە هاوڕەکانی شەهید بوون بەشێکیان کە بەدامی سنگەرن بەشێکیان زیندانی سیاسین بۆیە ئەوانە ئەمە وەک نمونەیەک لەسەر تا سەری هەرێمی کوردستان بۆیە بانگم کردێرە جێگەی فەخرم بۆ هەموو یەکێتیەکە دەستنێ بووە کە نامەی بۆ نردومە کە ئەدام کراوە دوام کرد بڵێ ئارێ وڵا تەتی ئەوەت بۆ بگەرمەوە مەسەملین مەسەرەی بڵێ ئەم مەفرۆزەکەمان ئەم مەفرۆزەکەمان وەرێرە ما خەڵکی ئەوەی بوو خەڵکی چاخڕنەی بوو بڵێ تێدەگەی ینی ئەمە هەموو دوازدە گەنج بووین لەوێ ئەمە دوازدە گەنج بوو بداەتەکەی بوو ئەگەم نردنی گوتی و عیزبەکەی دوور بوو شەید حەبدوڕعینی شەڕ زۆر دیوە عادی شەرم دیوەن دوای ئەوەی ئەمیدایش بوومی سەر مامجار وەختی خۆی کە ئێرانیەکان کە شۆرشی ئێران دوور بوو گێران ئەوان ئەم دەبن بۆ لای مامزلانی باش زۆر باشە ئەمە پێم خۆشە بە ناویەوە شۆ چەپڵێک بۆ پێشمەرگە دێرینەکان لێ بدەین ئەوانەی کە خەبات و تێکۆشانیان سپاس کاک محەممەد دەست خۆش بێ مایکە بە لای خۆت بێگەر بەڕێزی شتر مایکەکەی لابێ دێن ئەو مایکە داوا بکەن دێتە خزمەتتان فەرموو ئەو لێرەیە مایکەی بدەنێ فەرموو مامۆستا سەرەتا بیدەمان فەقی علیش با قسەکمان بکە دوایی سەرەتا بە خێراتتان دەکەم من سپاسانەکەم من محەممەد عوسمان ئاڵیم ئەندامی سنتەری ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان سنتەری ڕانیە جێی خۆشحاڵیە کە ئەمڕۆ لێرە کۆمەڵک گەنج و کۆمەڵک پێشمەرگەی دێرین و کۆمەڵک کادری ئەم حیزبە کە چەندەها قوربانی داوە لە پێناوی ئەم خاکە لێرە کۆبوونەتەوە بۆیە دەستخۆشی لە کورسات دەکەین کە ئەم دەڤەرەی ئێمەی هەڵبژارد بۆ ئەوەی ئەم یادە مەزنی تێدا بکرێتەوە هەروەکو دیارە ئەمن پێش هەموو شتێک دەمەوێت سەری ڕێز و نەوازشدانوێنن بۆ سەرجەم شەهیدانی کوردستان لەبەرەوەی لە سای ئەوانەوە ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە و ئەو یادە مەزنە دەکەینەوە و ئەو پێشمەرگە دێرینانی کە بەرامبەر ئێمە دانیشتون ئێستا ئەگەر خەباتی ئەوان نەبایە ئێمە لەوانەیە لە شوێنێکی تر بووینە بۆیە دەمانەوێت هەمیشە ئەوان ببن بە قوتابخانەیەک بۆ ئەو گەنجانەی کە ئێستا دایان هەوێ بێنە پێش و ئیشکن لەناو ئەو حیزبەدا بەدڵنیاییەوە هەوڵماندبوونی خۆمان زۆر دەور دەبینێ بەڵام ئەوان قوتابخانەیەکن کە لە ڕابردوودا نەهامەتی و دەردەسەری زۆریان دیوە بۆیە دەتوانن بۆ ئێمە ببن بە پەرتوکێکی پڕ لە ورە و پڕ لە خۆڕاگری و پڕ لە ئازایەتی هەروەها بن بە چاوساغێک بۆ گەنجەکان طبعاً ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ ئەم پێشمەرگە دێرینانە لێرە دانیشتون و هەرکە سەیریان دەکەین لە ڕوخساریانەوە ماندوویەتی و خەبات و قوربانیدانی زۆر دەبیندێت بەڵێ بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو گەنجان وەکو ڕێکخراوی ئازادی لاوان زۆر خۆشحاڵین کە لە ئێستادا سەرکردیەکی گەنجی بەتوانە ڕابەری حیزبێکە کە چەندەها شەهیدی داوە ئەویش سەرۆک بافڵە بەڕاستی پشتیوانیەکی زۆر دەبیندرێ لەم چەند ماوەیەی نزیکەدا و لەو چەند ماوەی ئێستادا کە پاڵپشتێکی تەواوی گەنجان دەکات لە هەموو بوارەکاندا و ڕێگەی داوە بە گەنجان کە بێتە پێش کە ئیشکەن کە کارکەن لەوانەیە گەنج وزە و هێز و تاقەی زیاتر بێ لە کەسێک کە بەتەمەنە بەڵام تەجروبەی ئەوان بۆ ئێمە لەو هێزە بە نرخترە و لەو هێزە زیاترە بۆیە لە کۆتاییدا دەمەوێت بڵێم پیرۆزبایی 50یەکەمین ساڵیادی دامەزرانی ئەم حیزبە دەکەم کە خەبات و تێکۆشان و ماندووبوونی باڵی کێشاوە بەسەر تەواوی کوردستاندا و دەرەوەی کوردستانیش هەربژینای جەنابەت ئەمن محەممەد عوسمان ئاڵیم کاک محەممەد دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم بێخوا بەخێر مام علی فەرموو ئەگەر مایکەی بۆ بگری کاک اسماعیل یارمەتی دەی هەڵدەیەوێ وەرە بەخێر بێ وەرە بەخێر ماوی لێم پرسی جوابت دەدەم وەرە ئەمیش بەکەیف خۆت قسام بەخێر بێ مام علی ئەوە من دەبام بابی سراحەت قسام فەرموو مام علی چی تێلادی 50 ساڵی دامەزرانی لە خۆم و لە هەموو گەلی کوردستان دەکەم مانێ هەمانە بێکێتەوە نەمانێمان بێکێتەوە بەڵا بەداخەوە ئەو قسێ قەرارێ پێیانداوی دەرنەچووە بەڕەحمەت بێشەلی سید علی عسکەری بۆ خۆی لە کندانیش دووم تەگوت ئەو هەلەی نابێ یەک سەرکردای باخەڵی هەبێ ئەرگلەیم لەوە هەیە بەڵام دیقەت بگرە پێشمەرگێک بەشێکی خۆ بە پارەی خۆ بە مەسرفی خۆ دەچیتە کفری و کەلار نازام نەدێتەوە نەناتەوە ئەگەر 500 ما فەقی علی یەکێتی زۆر خۆشەوە ئەمن کوڕەجاوێکێتیم بۆ خۆم دروست کردووە چ پەیامێکت هەیە بۆ داوە لە سەرکردەکان لە مەسئولەکان لەمان دەکەم هەموو ئەگەر پیاوی نەگەر بوونن هەیە بەیەکێتی ئەگەر یەکێتی نەماشتەقن نابین
دەستت خۆش بێ مام عەلی. وەڵڵی لە ناوێکێتیدا ئەو تێکەڵاوێ من دەگەڵ مام جەلالی هەبوو یەک بەشەر دەگەڵی نەبووە. دۆستایەتی تەبوو لەگەڵ دەجەلی بەسەر گوت پێ گوتم باگە دێری سیکەنە جێبی بەرێ دێتەوە زەڵێ دەجەلی بەسەر بەداومەوە. لە شوێنە دیتوتەوە کۆڕە سەد جاری یادگاری خۆشت یادگارێک کاتێ من وەڵایە بیلا 50 ساڵێ 50 ساڵێ پێشمەرگەم نازانم لە بێعقلیمدا بووە نە لە سۆزیەمدا بووە ناوم نەچۆ تا قایمەی عیز بێکی لێکێتی زیاتر و برادر هەمووی بمناسی پێویست ناکە پاستەکە مافەقیالی دەستت خۆش سەربەرز بێ داوا دەکەم تەبیعی تۆزێک ژیانی هەموو کەس وەکوێ کە باشە پێشمەرگێکی ماڵوێران خۆ تازە من پێخانە نشینم پێشمەرگێکی ماڵوێران 500 زای نادەن بەڵام دام پەرلەمانێک بوون و نەبوونی وەکوویەکە لەوێ دادەنیش ماگەی 8 ملیۆن دەدەنێ خەڵکەکەی زۆر وەکی پێت دەلەمە وەختی جەنابی مامجلال و کاگنۆشیدوانەوە نەهات بوونەوە حەلکە شەید عەلی عەسکەری و دکتۆر خالید و ڕەسوڵمەند و ئانە وەزەکە بەڕێوە دەبن وەڵڵی بۆ خۆ لەکن عەلی عەسکەری دانیشت و مەگەر توێتی ئەو هەلەی دەبێت سەرکردێک و پێشمەرگەی ژیانی وەکوێک بەڵا بەداخەوا دەرنەچوو دەئیشاڵەوا دەبێت دەست خۆش مام عەلی دەست خۆش پەرژین خانەگەر جەنابی قسەکما بکەی فەرموو لەوێەوە فەرموو سەرەتا بە خێرا کەناڵی کورسات مسپاسانەکەم بەخێر بێن سەرچاوان زۆر سپاس. من ناوم عەبدوڵڵا ڕەسوولە ناسراوم بە شۆڕ سۆمانی لە ساڵی هەفتاوە پەیوەندیم کردووە ڕێخستنەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ساڵی هەشتاویەکەوە سنەعەم بەجێهێشتە و پەیوەندیم کردو بە هێز پێشمەرگەی کوردستان یعنی خوێنت بەجێهێش بۆی بڵێ بە پێشمەرگە لەبەرەوەی لە هەفتاوەتەوە پەیوەندی ڕێخستنم هەبوو پەیوەندیم کرد بە هێز پێشمەرگەی کوردستان لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا تاوان سەرەتا سەر ڕێزنەوەش دانێنم بۆ شەیدە نەمرەکانمان بۆ کەمەندامانی سەنگەر پیرۆزبایان لێکەم پیرۆزبایان پێڵێم پیرۆزبای لە هەموو ڕێخستنە دێرینەکانەکەم لە هەموو زیندانیانی سیاسیەکەم کە توانیان بە ڕۆڵی خۆیان بە گیانی خۆیان بتوانن پەرە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن تابحانە سەرەتا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژێکی وا لەدایک بوو کە شەوەزەنجی تاریشی باڵ کێشاو بەسەر گەلی کوردی کوردستاندا لە ساڵی 75 یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەی ڕێکخراوێکی نیمچەبەرەی لەدایک بوو ئەو لەبەرەوەی بتوانانی هەموو توێژەکان لە خۆی کاتەوە بۆ ئەوی زیاتر بتوانانی گەشە بسەنی ئەو ڕێکخراوانش کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بزوتنەوەی سۆشیالت خەتی گشتی بوو پێم هیچ لە برادران باسی ئەو مەسەلەیان نەکرد مامجەلال بڕیاری لە ساڵی 75 شۆڕشتەکدا دەست پێ بکاتەوە بەڵام برادرانی کۆمەڵە ڕازی نەبوون پێیان باش نەبوو پێیان وا بوو کەمێکیان بگەڕێ ناو باش شۆڕژە بەرەوەی کاتەکە دیاری کراوە چی تێ بۆ گەنجان و لاوان کە ئێوە تەمەنی گەنجی خۆتان خوێنت بەجێش بۆ خزمەتی شۆڕش و کوردستان وەڵام من پێشنیارەکەم بۆ گەنجەکان چاو لە ڕابردووی باو باپیرانی خۆیان بکەن چاو بە کوڕەکانی خۆمەڵێن بە منداڵەکانی خۆمان چاو لە بابی خۆیان بکەن ڕێبازی باوشان بەرنەدەن زیاتر هوشیار بن زیاتر پەرە بە خەباتی خۆیان بدەن لە پێناو گەشەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی خەباتکردن ئەوڕۆ خەباتی چەک و تفەنگ نییە خەباتی دەنگدانە خەباتی وشاریە خەباتی ڕۆشنبیریە خۆیان هوشیارکەنەوە خۆیان ڕۆشنبیر بکەن بۆی بتوانن زیاتر یەکێت لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانیستان جێگای خۆیان بکەنەوە دەست خۆش بێ هەواڵ فەرژین قسە کتێ ئەمن چەند بەشان و باڵی یەکێتی هەڵ بڵێم تەواو نابی لەبەرەی خۆم لە پارچەکانی تری کوردستانیش خوێنم ڕشتووە لەبەر یەکێتی نیشتیمانیستان حیزبێک بووە باوەڕی تەنیا بەناو لە کوێی خەبات کرد و پێشمەرگات کردو لە یەکێتیدا لە شوێنەکان ناوە لە دەرەوە لە دەرەوە تەبەن لە کوردستانی و دێم بەشدارم کردووە زۆر باش لە هەموو شوێنەکانشە داوام لێکرا بە من یەکێتی نیشتیمانیستان حیزب بۆ ڕێکخراوێک بە جیازی بۆی نەکردووە منتیقەی دۆڵی ئاکویانە دۆڵی جافەتیات تەبانە من یەکێک لەو پێشمەرگانە بە شاهیدی و پێشمەرگانی کە دەمناسن کە چووینە بەشداری شەڕەکانی سەرکردایەتیەوەمان کردووە بە پێی خۆم چوومە بەڵام زۆربەی جارەکان بە برینداری و بە سواری وڵات گەڕایمەوە بەرکەوتەی سەر شیمیایشم گلەیشم لە یەکێتی نیشتیمانی کوردستانەیە وەکو خۆم وەکو هەڤاڵان وەکو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویست نەیتوانێت بە دەهاتەکان ڕابگا کە دەهاتەکان بارەگا و بنکە و
هەموو شوێنەکانی پێشمەرگە و بریندار و دەکرا بتوانیوێتی بەڵام ڕەنگە ئەم پێم کەم تەرخەم لە بەرەوەی زیاترەوە گلەیشم لەوە هەیە نەیتوانێ وەکو پێویست ئاوڕ لە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کە لە هەموو کات ساتەکانی شکستەکاندا داینەمۆی هەستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوون گلەیشم هەیە و هەتا ئاشمرم خوێنم سەوزەوە مەبەستمەوە نییە کە یەکێتی نیم خوێنم سەوزەوە بێ یەکێتیش بمری ئەیتەمە درێژ بی زۆر فەرژین خات پەرژین جەلال کاکزانە سەرەتا بە خێراتنی بەڕێز دەکەم و بە خێراتنی ئامادەبوانی بەڕێزەکان یادی دامەزرانی 51 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز بێت لە سەرۆک و لە ئەندامانی سەرکردایەتی و کە سوکاری شەهیدان و کەمەندامانی سەنگەر و پێشمەرگە دێرینەکان و سەرجەم چین و توێژەکان و خەڵکی کوردستان و سەرجەم دۆست و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێن و فرمێسکی کە سوکاری شەهیدان نووسراوەتەوە و هەروەها بە خەباتی پێشمەرگە دێرینەکان ڕاستی نووسراوەتەوە ئەگەرچی لە ڕابردوودا یەکێتی شاخ و تفەنگ هێز و ئیرادەی بوو بۆ بەرگریکردن لە کوردستان بە دژی زوڵم و داگیرکاری لە کوردستان بەڵام سەردەمی ئێستا و ڕۆژی ئێستاوا دەخوازێت کە قەڵەم و هەروەها پێکەنانی حکوومەتێکی خزمەت گوزار کە هاوسەنگ بێ لە سەرجەم کوردستان خزمەت بکە بە کە سوکاری شەهیدان و سەرجەم چین و توێژەکان حکوومەتێکی خزمەت گوزار بێ هێزێکی هاوسەنگ وەک سەرۆک دەفەرمێت وابێ حکوومەتێک بێ خزمەتی سەرجەم چین و توێژەکان بکە بۆیە ئەوەی جێی دڵخۆشە لە ئێستادا و لە ڕابردوشدا یەکێتی هەروە بووە چەتری کۆکەرەوەی سەرجەم چین و توێژەکان بووە حیزبێک بووە کە حیزبی خزمەت گوزاری بووە هەم لە ڕابردوو بەڵام لە ئێستادا سەردەمەکەوا دەخوازە خزمەتی زیاتر بکات چونکە کاکزانە لە ئێستادا گەنجێکی زۆرمان هەیە خەریزێکی زۆرمان هەیە کە دانەمەزراوە کە یەکێتی دروشمی ئەوەیە لە ئێستادا حکوومەتێکی خزمەت گوزار پێک بێنێ بۆ ئەوەی سەرجەم چین و توێژەکان بەبێ جیاوازی ئێمە ڕاستە دەمانەوە یەکێتەکان زیاتر لە پێش بن بەڵام ئێمە دەمانێت تەنانەت ئەو گەنجانەش بۆ هەمووان خەباتی کردو بۆ هەمووان وەکچۆن لە ڕابردووە بۆ لە ئێستاداوا دەخوازێ بەڵام ڕابردوو چەک بوو بەڵام ئێستا قەڵەمە بۆیە هیوای ئەوە دەخوازیین بە تایبەتی لەو دەبەرەدا گەنجێکی زۆرمان هەیە کە دابمەزرێن ئینشاڵڵا لە داهاتوودا شێتر ئەگەر قسەی فەرمی پەیامەکەت کورتی و سوپاس دەکەم سڵاو ڕێزم هەیە بە خێراتتان زۆر بەخێر بن سەرچاوان وەڵام من نامەوێت لێرە باسی مێژووی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم چکە زۆر خەڵک باسی کردو ئەوانە بەس دەکرێت بە کورتی ئەوە بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هیوا و ئاواتی هەر چوار پارتی کوردستانە بە تاقی تەنیا هی ئێمە نییە بە تاقی تەنیا هی ئەندامانی یەکێتی نییە بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستان هی هەموو کووردا خەباتی ڕابردوو شاهیدە کە چۆن لە هەر چوار پارتی کوردستان خەباتی کردووە شەهیدی دا و ئێستاش زیاتر لە 20 شەهید 25 شەهیدمان هەر لە ڕۆژهەڵات بەجێماوە لە ڕۆژئاوا هەروە لە هەموو ئەوەکان و من شاهیدی ئەوەش دەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان چکە بۆ خۆم هەم ڕێخستنی دێرینم پێشتر لێ پێش ڕاپەڕین لێ پرسای ڕێخستنی دێرین بوومە لەسەر دەستی شەهیدی سەرکردە کاک حەسەن کوێستانی کاک عەلی خەیات و ئەوانیش جەنابیان ئاگادارن کە ئێمە لەو ئیشانەیشمان کردووە لە زیندانی سیاسی من بۆ خۆم زیندانی سیاسی بوومە لە ئەمنە سوورەکەی سلێمانی لە هەیئەی کەرکووک لە ئەمنی عامی بەغدا جگە لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من هیچ ڕێکخراوێکم نەدیتووە کە بە هەزاران خەڵکمان لەگەڵدا بووە یعنی ئەوە بۆ خۆی شاهیدە مێژووی ئەوەیە کە شاهیدی ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەور تەسیرێکی زۆر گەورەی هەبوو هەم لەسەر حکوومەتی بەعس یەکێتی ئەوە کە چۆچی بە بەعسدا داوە چۆچی بە نارەکانماندا داوە نارەکانمان لە ئێمە زیاتر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانن بۆیە من نامێ باسی بکەم بەڵام لێرە پیرۆزبایی خۆم ئاراستەی دەبێت پێشەوە بڵێم لە ئاستی جەنابی ڕێبەری گەورەمان جەنابی مامجەلال سەردا دەنوێنم سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو ئەو براتیە کۆشارانە پیرۆزبایی لە هەموو ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم بە تایبەتی سەرۆک باوەڵ تاڵەبانی کاقوبات هەموو بەڕێزانە هیواشمان ئەوەیە کە کاک سەرۆکی بەڕێزمان کاک باوەڵ تاڵەبانی بەردەوام بێ لە خەبات توێکۆشانەکانی چکۆ بەڕاستی ئێستا ئەو سیاسەتی کە ئێستا هاتی دەتوانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستانی بردووەوە سەر ڕێبازە ڕاستەکەی خۆی ئەگەر تەواویش نەبێ بەڵام زۆری کردووە ئەمە یاک لە لایەکی دیکە پێشنارم هەیە زۆر لە ئەندامانی ڕخسنە دێرینەکانمان کە هەیە ئێستا تەمەنیان بەرەو سەر چووە بێتاقەت بوون بەڵام ئیشوکاریان بۆ نەکراوە پێویستان بۆیە خاننشین بکرێن یا لە ڕووی ئیمتیازاتەکانی دیکەن ئەوڕیان لێ بدرێتەوە زۆر خۆش کاتەکەم تەواو بەڕێز
لە شوێنی لێ کاکزانە بەخێراتنی خەمنێ بەخێراتنی زەنابتم میوانە بەڕێزەکان دەکەم من هانا معروف دەرسووی ئەکادیمیای کادریانم سەرۆمەڵنی بەڵمەی دیراساتی گشتی سلێمانی سەرتا کە باز لێشێتی نیشتیمانی کوردستان و بەرواری یەکی شەش دەکەین تەنها ڕۆژێکی ئاسایی نییە لە بەرواری کوردیدا بەڵکو و سەرخانێکی مێژووی سیاسیە لە تەواوی خەڵکی کوردستان بەڕاستی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا تەواوی بێ ئومێدی بەسەر خەڵکی کوردستاندا باڵ کێشا بوو شۆڕشێک شکستی هێنا کە تەواوی جێگای ئومێدی پێشمەرگە دێرینەکان و خەڵکی کوردستان بوو کە خەباتیان کرد بۆ ئەم شۆڕشەویستیان شۆڕش سەرکەوێ ئیدیەوە 1970 یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا کە حەوت دامەزێنەی سەرەکی ڕۆڵیان هەبوو کە جان چیت بۆ گەنجولاوان هەیە ئەو مێژووە ئەزانم لەبەرەوەی هەموو خوێن کاری سەرکەوتان کۆنتترۆل کردووە داواکارم لە گەنجان و لاوان ئومێدیان هەبێت تێبکۆشن سوکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاک پاڤڵ ئێستا ئومێدێکی زۆری بە گەنجان بەخشیوە بەڕاستی گەنجان ئومێدی زۆریان پێ هەیە و هیوادارم هەمویان بە ئومێدەوە ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن کاکزانە تێبینیەکیش کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە کۆسپی بۆ دروست بووە نەک لە دەرەوە بەڵکو لە ناوخۆی ڕێمی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بوو ئەوانە شۆڕشیان تێکدا وتیان ئێمە کە شۆڕشمان پێ نەکرێ دەتوانین شۆڕش تێک بدەین ئەوە کە پێشمێرگە دێرینەکان ببوورنەیە لە ڕێزی پێشۆش دانیشتوم خیادە موقەتە دروست بوو دژی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کارەسات یەکاری بەسەردا هات ئێستاش ئەوە تا کە لە ناوخۆی هەرێمی کوردستان دژایەتی دەکرێت بەڵام بە سەرۆکایەتی کاک پاڤڵ ئینشاءالله حکوومەتێکی خزمەتگوزار پێک دێت و خەڵکی کوردستان لەو تەنکەتاژیە ڕزگار دەبێت دەستان خۆش بێت زۆر کاتم تەواو بوو بەڵام زۆر بە کورتی کاک محەممەد لەبەر مەدالیاکەت پێم خۆشە توش قسەی بکەی با لە گەنجەوە بۆ قەینات شپیر خێراتێکی باس دەکەم زۆر بەپەلە خێراتێکی گەرمی کورساتەکەم بەڕێزی خۆشەویستانەکەم کە ئەو شۆ دەرفەتوان بە ئێمەدا کە لەسەر مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەین مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان پڕە لە داستان و سەروەری ئەو داستان و سەروەروانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی شۆڕشەکەدا تەرخانی کردیە کەمێنەیە من پێم وایە لە شۆڕشی هیچ لەو شۆڕشانەی کە کورد بەرپای کردووە پێم وایە هیچ حزبك هیچ شۆڕشێک بەقەت یەکێتی نیشتیمانی کوردستان نەخوێنی ڕشتۆنە خاوەن داستان و خاوەندە سەروەریە بۆیە سەری ڕێز و نەواسش لە ئاس سەروەری شەهیدەکان دادەنوێنم بە تایبەتی هەواڵی بەڕێز و خۆشەویستمان هەواڵی کۆت کرد و مامزەلال ئەم یادە مەزن و پرشکۆیە لە کە سوکاری سەربەرزی شەهیدان پیرۆز دەکەم پێشمەگە دەرینەکان گشت دۆست و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان و گشت سین و توێژەکان مامۆستازانە بەڕاستی کاک شۆڕش ئیشارەی بە شتێکدا ئیشارەی بە شتێکدا لەسەر مەسەلەی ئاوادانکردنەوەی دێهاتەکان وەک پێویست یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوری لە دێهاتەکان نادات و ئەگەر چاوەک لە ڕابردووی دێهاتەکان بکەین زۆربەی زۆری شەهیدەکانی دێهاتەکانن دومین شۆڕشەکە لەبەرەوەی بخۆمان پێشمەرگە بووین نان و هەمووشتمان لەسەر دێهاتەکان بووە بەڕاستی پێویستە دێهاتەکان پەریان پێ بدرێت ئاوادانی زیاتر ڕووی تێ بکاتن زالات درستکردنی نەخۆشخانە داوای لێبوردنەکەم وڵای کاکزانە هێشتا زۆرە بەڵام هێشتا ببوورە کاک محەممەد وڵا کاتەکەم تەوا بووە ئیشارەتەکان داوای لێبوردنەکەم بە هیوان پەیامەکان گەیشت پێ کاک ئیسماعیل سوپاس دەکەم کاعلی وڵا کاتەکە تەواو ببوورە خەزاڵەتم ئەبا لەلات بێ کاک ئیسماعیل فەرموو دوا قسە لە باتی کاک علی خەیات هەر پەیامی پیرۆزبایی بڵێن هیچ کە مەزانێ دەستخۆشی لە کەناڵی کورسات نووس دەکەین کە لە یادی 50 ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پۆلێک تێکۆشەری شار و شاخی لێرە کۆ کردوێتەوە و لەم یادەدا دەربارەی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵسەنگاردنی بۆ دەکەین ومێد دەکەین ئینشاڵڵا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم یادە بکاتە دەرفەتێک بۆ سەر لە نوێ دووبارە نوێبوونەوە و سەرکەوتن بە بۆ سەرەوە هەنگاو بنێت داوای بن لەمام علی خەیات دەکەین زۆر سپاس بۆ هەموو لایەکتان سپاستانەکەین لە کۆی ئەو بەرنامەیە پێشمەرگە دێرینەکان کەمەندامانی سەنگەر زیندانیانی سیاسی گەنجان و لاوان و ژنان هەموو بەیەکەوە پەیامی خۆیان گەیان بۆ یادی دامەزرانی 51 ساڵیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە لە ڕانی دەواازەی ڕاپەڕینەوە لەو بەرنامە تایبەتەی کە تایبەتە بە یادی دامەزراندنی 51 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوکار هەماندونە ناسەکانم کە هەمویان بە فلاشی مۆبایل دەڵێن بەرنامەکە کاتە تەواو بوو حەزمانەکە زیاتر لە خزمەتتان بین بەڵام
ببورن بە هیوام هاوڕەکانتان پەیامی ئەویان گیان بێ زۆر سوپاس دووبارە بۆ هاتنومان دوو بوونتان ڕێز دەگرین ئێمەش ئێوەی ئازیز ئەوانەی کە بینەری ئێمە هەموو لاکسان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەکە